ئەم ئۆتۆمبیلانە و سەدانی تر کەڕوو دەکەنە ڕێکخراوی هۆپ هیوا بەشی چەند هەفتەیە خواردن بە خۆڕایی دەبنەوە بۆ خێزانەکانیان. لەوەتەی کۆرۆنا ڤایرۆسیش هاتۆتە ئاراوە، ژمارەی خێزانەکان و پێداویستیەکانیان زیاتر بووە. جاران خەڵک خۆی دەچوو پێداویستیەکانی خۆی کۆ کردەوە. کۆرۆنا ڤایرۆس ئەوەشی گۆڕیوە. بە دڵنیاییەوە ژمارەی خێزانەکان بەرز بوونەتەوە بە هۆکاری ئەوەی زۆر خەڵک کاریانە دەستداوە، قوتابخانەکان داخراون، خەڵکێکی زۆر پێویستیان بە کۆمەکە. ئێمەش ئەو کارە دەکەین، کاتی ئەوەیە هەمومان یەکدەست بین. ڕۆژانە لە بازاڕە گەورەکانی ئەمریکاوە بەشی هەژارانیش دەدەن. لەگەڵ هاتنی خواردەمەنی و پێداویستیەکان ئەرچی ئەو خەڵکەی بە خۆبەخش کارەکەن دەست پێەکات. جاکردنەوەی پێداویستیەکان و ئامادەکردنیان بۆ ئەو خەڵکانەی سبەینێ دێن. هاوسێکەم وتی دێی بچین بۆ شوێنەی کاری خۆبەخشی دەکەن. لە سێشەماندا خەڵکێکی زۆر دێن پێویستیان بە خۆراکەیە. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکێکی زۆر بەکار بوون. من و هاوسەرەکەم بڕیارماندا بین کۆمەک بکەین بۆ خەڵکی پێویستیان بە خۆراکە. پێم خۆشە کە دێم بۆ فودبانک بۆ یارمەتیدانی کۆمەلگە و یارمەتی ئەو خەڵکەی کە پێویستیان پێیەتی. یارمەتیەکیشە بۆ من کە کارێکی خۆبەخشی دەکەم، حەز دەکەم خزمەتی خەڵکی تر بکەم. لە سەرتاسەری ئەمریکا ئەم جۆرە ڕێکخراوانە خۆبەخشانە خواردن کۆ دەکەنەوە و هەفتانە بەسەر خەڵکی کەم دەرامەتدا دابەشیەکەن. هەرچی لێرە کار دەکات بە خۆبەخشە و پارە وەرناگرێت. لەم دۆخی کۆرۆنا ڤایرۆسەش پشتیوانی یەکتری گەرمتر بووە. ئەگەر کۆرۆنا ڤایرۆس زیانی ئابووری زەبەلاحی خست بێتەوە و زیانی زۆریشی بە مرۆڤاتی گەیاندی بێت، وەلێ تا ڕادەیەکیش مرۆڤاتی یەخستووە. من ئەمڕۆ لێرەم لەبەرەوەی دەزانم کە خواردن دەبەخشن. ئێستا ئەم کارە زۆر یارمەتی دەرە لەبەرەوەی زۆر کەس کاری نەماوە. من دڵخۆشم لێرەم. پەیامی ئەم بەرپرسەی ڕێکخراوەکە زۆر هەڵەگرێت. دەستگرتن بە هەندێک ئاکاری مرۆییەوە هەرچی پەیامی ترە تایدا ئەتوێتەوە. هیچ پرسیارێک لە کەس ناکەین لەکوێوە هاتووە، تەنها پرسیار هەواڵپرسینە. بەلامەوە گرنگ نییە باگراوندی ئەو کەسە چییە. پێویست بە کۆمەکە وەرە پێداویستی خۆت بەرە. پێویستە هیوایەک بە یەک ببەخشین. ڕێکخراوی ئەم چەشنە تەنها کارەکان ڕێگەخات. دەرگای خێرخوازان دەکوتێ و ئەوەی کۆشی دەکاتەوە وەک مافێک دەیگەڕێنێتەوە بۆ بەشێکی کۆمەلگا. پەیامێکە بۆ ئەوانەی کەم دەرامەتن پێیان دەبێژن ئێوە لەبیر نەکراون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.